بەرنمەیەکی نوێی ڕوانگەی پەروەردەیی هاتمەوە لاتان بۆ ئەم جارە زمانی دایکم هەڵبژاردووە وەک بابەتێک کە گەنگەشەی تێدا بکەین. پێشتر ئەم فەرمودەیەی خودای تبارك وتعالى زۆر جار بەکارهێناوە لە بەرنمەکانی ترم وعلمنا الآدم الأسماء كلها و ڕەبتشمان کردیە بەوەی کە ئەسما لێرە زۆر بە زانایان دەڵێن پەیوەندی بە هەموو زانستەکان هەیە کە خوددا بە ئادەمی داوە، بەڵام لە ناو ئەو زانستانەی کە خوددا بە ئادەمی داوە هەموو ئەو زمانانەیە کە ئێستا لەسەر زەوی بەکاردێن و ئەو زمانانەی کە لە ناوچین و ئەو زمانانی کە لەوانەیە بێنە ئارا و دروست بن لە داهاتووی زۆر دووردا. مانەوەی زمان زۆر گرنگە بەپێی لێکۆڵینەوەی زۆربەی مێژونووسان کۆمەڵە زمانێکی گەلک زۆر لە مێژوو لە ناوچینە و ئیتر تا ئێستا بەکار نایەن. زمان هەیە ئێستا یەک کەس بەکاری دێنێ و یەک کەس دەتوانێت پێی بە ئاخفێ و قسەی پێ بکاتن. زمانی شەیە کۆمەڵی کەس دەتوانین بەکاری بنێن، زمانی شەیە ئێستا دەتوانین بڵێن بێتە زمانێکی ئینتەرناشناڵ یا لەسەر ئاستی هەموو جیهان بەکاردێ وەک زمانی ئینگلیزی و هەروە زمانی فەڕەنسیش کەم تا زۆر. بۆ ئەم بابەتە حەزم کردن میوانداری مامۆستا باهۆز مستەفا بکەم، نووسەر و وەرجێڕ و خاوەنی بڕوانەوی ماستەرە لە ئەدەبی پۆست مۆدێرنی کوردی. مامۆستا باهۆز زۆر بەخێر بێی. زۆر سپاس. مامۆستا باهۆز زمانی دایک وەک پێکێنەرێکی سەرەکی نەتەوە چ ڕۆلێکی لە هوشیاری کۆمەڵگە دەبەستێ؟ بەڵێ سرەتا سوپاس لەو بەرنمەیە. زمانی دایک وەکو هەمومان ئاگدارین کە یەکەم زمانە یان یەکەم ئەو وشانەی کە فێر دەبین لە ڕێگای زمانی دایکەوە دەبێت، لەوێەوە جیهان دەناسین، لەوێ یەکەم هەست و سۆزی خۆمان دەردەبڕین. جا لە ڕێگای ئەو زمانەوە کە لەناو ئەو کۆمەڵگای کە تێدا لەدایک دەبی دەتوانی گەشە بە کۆمەلگایەکە بدەیت، چونکە تەنیا ئامرازێک نییە بۆ بێکەوە بەستن و گفتوگۆکردن، بەڵکو ناسنامەیە، بەڵکو کولتورە، مێژووە، ئەدەبە، هەموو ئەو کایە و بوارانە بەیەکەوە دەبەستێتەوە لە ڕێگای ئەو زمانەوە. لە ڕێگایەوە دەتوانی گفتوگۆ بکەیت، لە ڕێگای ئەو زمانەوە دەتوانی چارەسەری کێشەکان بکەیت. زمان دەتوانی ئاستی بەرزی کۆمەلگا یاخود ئاستی کۆمەلگا بەرز بکاتەوە، وشیاری کۆمەلگای هەرگرتووە. هەلەناو ئەو زمانە وشیاری هەیە، تۆ هەتا زمانێکی بەهێزت هەبێ، هەتا زمانێکی باش پەروەردەکراوت هەبێ، چ لە ناو خێزان چ لە ناو فەرمانگەکانی حکوومەت کە لەو ڕێگایە قوتابخانەکانە زانکۆکانە دەتوانی باشتر خزمەت بە کۆمەلگا و بە وشیاری کۆمەلگا بکەیت. ببینە ئەوانەی کە زمانێکی پارا و ڕوونیان هەیە، مەبەستم زمانی کوردیە، زیاتر متمانایان بەخۆی باشتر قسە دەکەن، باشتر دەتوانن هەست و سۆزی خۆیان دەربڕن، باشتر چارەسەری کێشەکانیان بکەن لەگە ئەو بەرامبەرێکە قسەی لەسەر دەکەن. بێگومان چونکە تۆ ماستەر تێ لە ئەدەب و پۆستمۆدێرنی کوردی، حەزم کرد ئەو بابەتە باز بکەم. زۆربەی مێژونووسان و زانایان دەڵێن سەرەتا مرۆڤ کە لە سەرەتاکان زمانی نەبووە، ئیتر بە شێوەی دەست و ئیشارەت و ساین و شتانە قسەی کردووە. دوای ئەوە پێویستیەک وای کردووە کە مرۆڤ دەست بە قسە بکە، بەڵام لەوانەیە ئەوە زۆر لایبینەران شتێکی نوێ بێتن، دەڵێن خۆشەویستی وای کردووە کە مرۆڤ فێرە قسە بێ، کە فێرە دەربڕین بێت، چونکە هەست وا لە مرۆڤ دەکا کە بە قسە بێ و بە ئاخفێ. تا چەند لەگەڵەوەدا تا چەند ئەو لەناو ئەدەب دەدۆزینەوە؟ بێگومان خۆشەویستی جگە لە قسەکردن بەرەو سەرکێشی بەرەو کاری وات دەبا ڕەنگە بیر لێ نەکردبی تۆ چیرۆکی نوێت بۆ دروستکە، بەڵام ئەگەر بگەڕێنەوە سەر ئەو مێژوەی باست کرد، دائیمەن بۆ هەموو بابەتەکان لایەنی زانستیمان هەیە، لایەنی ئەفسانەیی و خوڕافیاتیشمان هەیە. جا ئەگەر ئەوانەی کە ئەو مێژویان خوێندبێتەوە کە ئەولیا چەلەبی لە کتێبەکەی خۆی باسی دەکا، دەری یەکەم جار کە کەشتی نوح بەسەر ئەو منتیقەیە داهاتوو لە چیای ئارارات گیرسایەوە، خەڵکەکە شارێکیان دروست کرد لە بەناوی جوودی و پاشا یان ئەو کەسەی ئەو شارە بڕێەوە دەبرد ناوی کوردم بوو، کوردم. ئەو خەڵکە کە لە دەوێەوە گەشەی کرد و منداڵیان زۆر بوونەوە و نەتیزە و کەوە کردواری خۆمان پێدەرێن، کوڕ و کچ و ئەوانە زۆر بوون، زمانێکیان دروست کرد لە نێوانی خۆیان. ئەو زمانە دواتر پێگوترا کوردی. زمانی کوردی بەهۆی ئەوەی کە کوردستان داگیرکرا زۆر گرنگی پێنەدرا، ئەگەنا یەکەکە لە زمانە هەرە مێژووی و هەرە گرنگەکانی سەر ڕۆی زەوی.
یعنی ئەگەر زۆریم لێ بکەیت دەرێم سەرەتای یەکەم زمانە کە دروست بووە چکە بەپێی لێکۆڵنەوە مێژوویەکان مرۆڤ سەرەتایەکان لە زنجیرە چیای زاگرۆسەوە لەدایک بوونە و ئیتر بە دنیای بەرش و بڵاو بوونە جا لە ڕێگای خۆشەویستی بی یان بۆ پەیوەندیکردن بی بێگومان هەردەگەڕێتەوە بۆ خۆشەویستی بینی ئەو منداڵە و دایکێک کە لە دایک دەبی یەکەم گفتوگۆ یەکەم هەست و سۆز ئەو دایکە کە بە وشە سەرەتاییانە سۆزی خۆی بەرامبەر ئەو منداڵە دەردەبڕی ئەو منداڵەش یەکەم شەدایە یان بابا یان وشەیەکی خۆشەویستیە ئەجا ئەوە دەیگەڕێنەوە لە ئەو بابەتێک کە جەنابەت باسی دەکەی کە خۆشەویستی دائیمەن پەرە بە زماندا پەرە بەوەی دەکات و چ هەست و سۆزەکت هەیە بەرامبەر ئەو کەسێک کە خۆشت دەوێت لەناو ئەدەبیات زۆربەی زۆری شعرەکانمان کە بە شەچی زۆری لە قۆناغی ڕۆمانسیەت بۆ خۆشەویستی بۆ ئەجە خۆشەویستی بەرامبەر ئافرەت بێ یان خۆشەویستێکی بەرامبەر خاک بێ و هەموو ئەو شتانێک کە پیرۆزە لەلای ئەو شاعرە نووسیوێتی ئەو پێی دەرێن خۆشەویستی زمانێکی پارە و زمانێکی جوان و گەشەی کردووە وشیاریشی لەگەر خۆی هینە وەکو گوتمان زمان هەلگری وشیاریە لەناو کۆمەلگادا وەک تۆ گەڕانتەوە بەوەی کە زمانی کوردی ئیدی لە سەرەتا بە شێوەیەک بۆ ئێستاش بە شێوەیەشترەکەواتە زمان دەتوان بڵێم گۆڕانکاری پێدادێتن بە ئەو کاتانەی کە سەردەمانەی کە بەسەری داهاتوە ئێستا لەوانەیە ئێمە ئەو زمانێ بەکار ناهێنین کە کاتی خۆی مەسم بن لە نوح بەکاری ناوە یا دوای ئەو کەسانی تر لەسەر ئەو زەویە ژیاون بەکاریان هێناوە کەواتە سۆز هۆکارێکە بەوەی کە تۆ زمان بەکاربێنی و دەربڕین و ئاخافتن بکەیت چەند گرنگە بایەخ بە زمانی دایک بدرێ زمان لە ڕووی کۆمەڵایەتیەوە چ ڕۆلێکی دەتوان بڵێم گەورەی هەیە بۆ پێگەیشتنی کۆمەلگا و بەرە پێشچوونی کۆمەلگا بێگومان دەبینین دوای ساڵانی 1970 بەدواوە کۆمەلگای نەتەوەی یان برێن دەوڵەتی نەتەوەی دروست بوو پێشتر لە ناو ئیمپراتۆرەکان ئەگەر لەو مێژووی ئەو ناوچێش بخینەوە یان بە فارسی بووە یان بە تورکی بووە دوای بە عەرەبی بووە بەپێی داگیرکردن و بەپێی ئەو ئیمپراتۆرانە سەردەمی ڕۆم بەلاتینی بووە بەڵام لە ئەوروپا زووتر دەستیان پێ کرد و لە وەرجێڕانی ئینجیل و ئەوانە کە مارتین لۆتەر کردی یەکەم هەستکردن بوو بە زمانی دایک لەناو کوردیش لەناو میرنشینیەکان زۆر جار دەبینین لە ڕێی شاعرەکانەوە ئەو هەست و سۆزا بەرەو خۆبوون دەڕوا بەرەو ئەو زووتێتەی کە ئەتو هەستی پێ دەکەی زمانی نەتەوەی گرنجەکەی لەوەیە کە ئەحمەدی خانێت هەیە مەلای جزیرەت هەیە نانیت هەیە خانەی قوادیت هەیە ئەوانە لە سەردەمی زۆر زووەوە شانازیان بۆ ئەوی کردێک کە بە کوردی دەنووسن کەواتە گرنجێکی زۆر زۆرەیە هەروها بۆ کۆکردنەوەی ئەو کۆمەڵگایە لە ناو یەکتری چی کۆ دەکاتەوە چی مێژوو ئەدەب ئەفسانە هەموو ئەو شتانە بچ بێکەوە دەبەستەوە بەو زمانە یعنی ئەو زمانە هۆکارێکە بۆ ئەوی ئەمە هەست بە سربەخۆیی خۆمان بکەین وەکو کۆمەلگایەکی کوردی و کوردستانی و لەو ڕێگایەوە ئەو ئەحساس و ئەو هەستەمان هەیە کە بەرامبەر بە دنیای دەرەوە بەتایبەتی لەو سەردەمەدا گرنگی زمانی دایک لە چیەوە دێ لە سەردەمی گلۆبالیزم دەژین ئێمە زمانە بیانیەکان زۆر زۆر گرنگن بەڵام زمانی دایک گرنگترە لەوە چونکە تو ئەو هەستت نابێ ڕەنگە زۆر جار ڕوبڕووی ئەو کەسانە دەبینەوە کە زمانی دایکیان لاوازە هەستی نەتەوەیەتیشیان لاوازە هەستی بۆ خاکەش پەیوەندیەکەیان لاواز بتەوە بەڵام گرنگیدان بە زمانی دایک گرنگیدانە بە ناسنامە گرنجدانە بە کەسایەتی و شخصیەتی خۆت هەتا ئەتوو توانات زیاتر بی لەنە ئەو زمانە متمانەت بە خۆت زیاترە هەستەکی خۆشترت هەیە باشتر دەتوانیت تعبیر و دەربڕینەکانت بەرامبەر ئەو شتانێک کە بەرامبەرت هەیە بیکەیت لەو سەردەما پێویستە هەمومان لە زمانێک زیاتر بزانین بۆ ئەوی بتوانین لەگەر دەروەی خۆمان لەگەر ئەو جیهانی دەرەوە پەیوەندی دروست بکەین ئەوجا لە هەر ڕۆکە بێ بۆ بازرگانی بێ یان بۆ ئەدەبیات بێ یان بۆ پەیوەندی کۆمەڵاتی بێ بەڵام نابێ زمانی دایک لەبیر بکەین چونکە بوونی تو بە زمانی دایکەوە بەستراوەتەوە ئەوەی باس کرد دەمباتەوە سەر پرسیارێشتر بەڵام پێشەوەی کە ئەو پرسیارە بکەم بە ئەو شتەش بخەمە ڕووکە زمانی کوردی وەک هەر زمانەکانی تری سەرڕووی زەوی دووچاری کۆمەڵە لێشاوێکی گەلک زۆر بۆتەوە یەک لە لێشاوە هەرە دەتوانم بڵێم گرنگەکان کە دووچاری زمانی کوردی بوو بانەڵێن گرنگ ینی هۆکارێکی ئەو زۆر بوو بۆی کە زمانی کوردی گۆڕانکاری بەسەدا بێ ئەویش لێشاوی هاتنی ئاینەکان بوو کاتێک کە ئاینەکان هاتووایکە کە خەڵکانێک
بە زمانی غیری زمانی کوردی قسە بکەن و ئیدی بە زمانی غیری زمانی کوردی شعر بنووسن و لێکۆڵینەوە بنووسن و پەرتوک چاپ بکەن ئەمانە بوونە هۆکار ئەوەی کە زمانی کوردی دەتوانم بڵێم هەندێک پشتگوێ بکرێتن و دوای ئەوە ئێستا لەو سەردەمەی ئێستا کە لە سەردەمی گلۆبەلایزیشن دەژین تەماشا دەکەین زمانی ئینگلیزی و زمانە بیانیەکان هاتوونەتە ناو زمانی ئێمە و وای کردووە کە کەمێک لە ئەو بابەتانی کە لە زمانی خۆمانە لە دەست بدەین ئەوەش وای کردووە کە کار لە کەلتورمان بکە کاتە دەچمە لای ئەو پرسیارە دەڵێم زۆر جار باس لەوە دەکرێت شارەزابوونی زمانێک شارەزابوونە لە کەلتور لە نەریت و دەتوان بڵێم هەموو شتەکانی ئەو نەتەوەیە تا چەند ئەوە ڕاستە ئەوە دوو پرسیارە بێگومان کە زمانی بێگانە یا زمانی نەتەوەی ئەگەر لە پرسیاری دووەمەوە دەست پێ بکەین زمانی بێگانە شارەزابوون لە هەر زمانێک ئەوە دیارە و ینی ئاشکرا لە لای هەموو کەسێک هەستکردنە بە کەسایەتی زیاتر ینی ئەزمونێکی زیاتر وەردەگری بێگومان ئەو زمانەی کە کاری ناو دەکەیان فێر دەبێت هەر زمانێکی بیانی بی زمانە دەوڵەمەندەکان بی وەکو ئینگلیزی و فەڕەنسی و ئیسپانی و ئەڵمانی ئەوانە یان ئەو زمانە کە پێی دەرێن لۆکاری لە بۆی هیچ ئینتاجێکی معریفی یان سناعیان نییە لۆی خەڵک بە لێشا و ڕووی تێ بکە زیاتر لە چوارچوەی ئەو وڵاتانە مایتەوە تا گلەی ئەوە دەکرێت کە ئیمپراتۆریەتی عوسمانی 400-500 ساڵ لەو ناوچەیە بووە هیچ معریفەیەک هیچ ئینتاجێکی سەقافی سناعی ئەوانەی بەجێ نێشتە بەڵام کە دەبینی زمانەکانی خەڵک ئێستا ڕووی تێدەکا لە بۆ ئینگلیزی ئیسپانی فەڕەنسی ئەڵمانیوان جا شارەزابوون لەو زمانانە بێگومان ئەگەر زمانەکە نەزانی بەتەواتی شارەزای کللتورەکە نابی و شارەزای نوکتەکانیان نابی شارەزای دابوونەری تشیان نابی هەتا هەموو ئەو شتانە بە یەکەوە فێر نەبی ناتوانی دەست بۆ وەرجەڕانیش ببی هەموو ئەو وەرجەڕانای کە چ لە زمانی دایک کەم ئەزمون بی یاخو شارەزایکی باش نەبی یا لە زمانەکەی دیکە ناتوانانی کاری لە ناو بکەی و بەو شێواز و بۆ پوختیە و ئەو پایەمەی یان ئەو ئامرازانەی ئەو شێوازەی کە نووسەرەکە بەکارینە بیگوازیەوە بۆ زمانی خۆت یان بە پێچەوانەوە جا زمانی دایکیش بە هەمان شێوە سەرڕای بە جیهانبوونی زمان یاخود برێن دنیا کە ئێستاکە لەناو ئەو فەوزایە گەورەی تەکنۆلۆژیا دەژێ هەموو وڵاتەکان گرنگی بەخۆیاندا نمونەکە لە بۆ دەینەوە لە پاش 2015 خەڵکەکی زۆری سووریا ڕووی لە ئەڵمانیا کرد پاشان لەگەر شەڕی ئۆکرانیا و رووسیا ئۆکرانیەکان زۆر ڕویان لە ئەڵمانیا کرد ئەڵمانیە کە لەوانە کە زۆر گرنگی بە زماندا لە هەموو شار و شارۆچکەکان چەندین پەیمانگە و قوتابخانەیە بۆ فێربوونی زمان بەتەنێک گوێتە ئەنستیتوت لە 128 وڵات ئیش دەکا بۆ خزمەتکردن و پاراستنی زمانی ئەڵمانی هەتا لێرەش لە هەولێری شەیتمان بەڵام کە دیتیان ئەو ڕێژە زۆرە چەند ملیۆنە هاتیە هەستیان بە نیمچە مەترسێ کرد ئێستا کەچیان بەکارهێنیان میدیا سۆشیال میدیا پۆدکاست لەوێوە دەیان و سەدان و هەزاران ڤیدیۆیان دروست کرد بۆ فێربوونی زمان جا لەوێ زمانەکانیان بە ڕیزبەندی فێر دەبی بەداخۆ هەتا ئێستا لە ناو کورد ئیشی باشی دەسەر نەکرایەوە بنمونە ئەیەکیان هەیە ئەیدوو B1 B2 C1 C2 دەتوانی هەر کەسێک سوودمەند دەبێت لەوەی بێ باسی ئەیەک و بەراوردی بکە لەگەر ئەیدوو یان B1 و B2 یان B1 و C1 ئەوانە ئاست و لێڤلی فێربوونی ئەو زمانەیە ئەوجا ئەگەر بەس بچێ ناو پەیجەکانیان لە سنووریەوەی بە حکومیەوەی ئەمن متابعەیان دەکەم سەدان و هەزارانیان هەیە هاوشە دادەنێن دێن لە ڕووی ڕێزمانیەوە فێر دەکەن دەنگەکان چۆن دەری دەبڕی ئەوە خزمەتی زمان و پاراستنە بەبێ ئەوەی کاریگەری لەسەر هیچ زمانی کە بکە دەبێ ئەمە فێر ئینگلیزیش بین دەبی فێر ئەڵمانیش بین یان عەرەبیان هەر زمانێکێکە فێری دەبین بەڵام گرنجدان بە زمانی خۆت مانەوەی ئەو سەقامگیریە مانەوەی ئەو ناسنامەی کە هەتا خۆشەویستیتە بەرامبەر ئەو خاکە بە دەوروبەرت کە ئێمە ئێستا گفتوگۆی پێ دەکەین کام زۆر دڵخۆشم لە پاش ڕاپەڕینەوە زمانی کوردی زۆر گەشەی کردیا بەڵام لە 15-20 ساڵی ئاخری ئەوە زۆر گرنگە باسی بکەم لە ڕێگەی کرانەوەی زۆری قوتابخانەی ئەهلی کە ئەوە هەیە لە زۆر جێ بەڵام کێشەیەکە لێرە گرنگی نەدان بە زمانی کوردی بە هەر هۆکارێک بێ ئایا چاودێری کەمە یان قوتابخانەکە یان مامۆستایەکەی چی ئەوە دەبێت لێ کۆڕینەوەی لێ بکرێت لەلایەن سۆشیال میدیا ئەوە بەشێکی دیکە دوای دەین ئەگەر کات مەقسەلز دەکەن بەڵام قوتابخانەکان کە گرنگی تایبەتیان هەیە بەڵام دەبێت لەوێ وەکو هەموو وڵاتەکانی دی زمانی کوردی زمانێکی ئەساسی و بنەڕەتیبی فێروی نەوەک
نەتوانی چونکە دەبینین زۆربەی منداڵەکان ئێستا حتا لە گەداکوبای بشە کێشانە بە ئینگلیزی قسەی دەکەن ئەوە مشکلەک نییە با بە ئینگلیزی فێری بەڵام دەبی زمانی دایشی فێربی ئەوە یەکە لە ئەساسیەتەکان کە بە تایبەتی کە ئێرەش تەلەڤیزیۆنی پەروەردەیە پێم خۆشە ئەو پەیامە بکە کە گرنگی زیاتر بە زمانی کوردی بدرێت لەو قوتابخانانە بۆ ئەوەی قوتابیەکان بتوانن لە ناو خێزانەکانیان دوایە بتوانن باشتر دەربڕین بە زمانە شیرنی کوردی لەگەر مالێبی یان لەگە برادەرەکانیان بی یان لە کاتی ئیشکردن بی چونکە لە وڵاتان بۆ ئیش دۆزینەوە یەکەم بنەما کە وەرت بگرن دەبی زمانەکە بزانێ زمانی ئەو شوێنە بزانی زمانی ئەو شوێنە دەی بزانی چونکە چۆن مامەڵە لەگەڵ خەڵکەی دەکەی دێ زۆر زامە کێشەمانێ لە چێشتخانەکان یان ئەو شوێنە گشتیانەی گەشتیاری خەلکی بیانی ئیش تێدا دەکەن هەر کەسێک بێ عەرەب بێ تورک بێ ئینگلیز بێ زمانی کوردی نازانن ئەو کەسەش لە وڵاتی خۆیتی و لە شوێنی خۆیتی خۆ ناچی مەجبور بی لەبەر خاتری ئەوی بستە ئەو شوێنە زمانێکە فێربی ئەوانە زۆر گرینگە گرنگی پێ بدرێ زمانی کوردیش کە خۆتەزانی چەند ڕۆژێک پێش ئێستا لە 21 دوو کە ڕۆژەکی جیهانیە بۆ زمانی دایک لەسەر ئەساسی ئەو بۆ کە کاتی خۆی لە بەنگلادێش بۆ بزانم کە ئەویان کرد مزاهرەشیان کردیان خۆپشاندانیان کرد بۆ زمانی دایکی خۆیان بخوێنن کوشت و بڕێکی زۆر کرا لەلایەن پاکستانیەکان کە دەبا بە ئوردو قسەی بکەن بەڵام یونسکۆ هەستا ئەو ڕۆژەی 21 کردە ڕۆژی جیهانی هەموو زمانێک پیرۆزە لە لای من هەموو زمانێک دەبی گرنگی پێ بدرێ بەڵام هەر کەسە زمانی دایک پیرۆسترینیانە لە پێش هەمویانە لە پێش هەمویانە باسی وەرجێرانت کرد تۆ وەک وەرجێرێک کە کار لەسەر ئەدەب و وەرجێرانی دەتوان بڵێم ڕۆمان و زۆر بابەتی تر دەکەی ئەو ئەستانگانە چین کە دووچارت دەبنەوە کاتێک کە لە زمانێکی بۆ نمونە عەرەبی شتێک وەردەجێڕی بۆ کوردی هیچ ئاستەنگێک دێتە پێشت چ زۆر ئاستەنگێکت دووچار دەبێتن کە ڕات دەگرێت تاخیرت دەکا وات لێ دەکا کە چەند ڕۆژێک بگەڕێیت تا وەرجێڕانەکە تەواو بکەی بەڵێ لە وەرجێڕان تەوان وەرجێڕانی ئەوەی باسی دەکەی وەرجێڕان نووسینە وەرجێڕانی زمانەوانیشمان هەیە وەرجێڕان زۆر لایەنی هەیە تاکە کێشە لە زمانی کوردی نەبوونی چەشنە زمانەکانە بەخۆی لە ئەساسا هەیە بەڵام ئیشی لە ناو نەکرێ بۆ منە زمانی پیشەییمان نییە هەر پیشەک کەرستەی تایبەت بەخۆی هەیە دەبێ لە ناو فەرهەنگکە بێ یان لە هەر شوێنە کە ئیشی لەسەر بکرێتن ئەو زمانە پیشەییانە ڕەنگە ئێستاگەرەمە بچینە ناو فیتەران زمانەی تایبەت بەخۆیان هەیە باسی کەرستەکانەکەن ئەگەر لە بینی خۆیان قسە بکەن بە یەک وشە ڕەنگە هەموو کێشەکانی ناومەچینە ئەوساری بە برادەرەکەی خۆی برێ بەس ئەمە تێی ناگەین ئەوجا ئەو کێشانە یان زمانی زانستی لە بەشە زانستیەکان زۆرجار لە کاتی وەرجێڕان کەرستەیەکەیە لە زمانەکان هەموو شتێک ناوی خۆی هەیە بەس لە زمانی کوردی ڕەنگە ئەمە برێن یەدەی دەرکەی یەدەی سیارە یەدەی لەوێ وانە هەر یەکە ناوی تایبەت بەخۆی هەیە جا ئەوانە ئاستەنگ لە بەردەم وەرجێڕان دروست دەکا لەو کاتێکە پێویست پێ چووکە نەهاتە ناو خوێندنیش لەوێ لە ڕێگای قوتابخانەکان لە سەرتاوە ئەو شانە فڕێ دەدرێتە ناوی و هەر وشەی نوێ 3 ساڵ جارە قاموسەکانیان نوێ دەکرێتەوە بۆی وشەی تازە دروست دەکرێت جا تاکە شت کە زۆر گرینگە لە زمانی کوردی کاری سەر بکرێ دیالێکتەکانە زمانە پیشەیەکانە و زمانی گوندەکانە زمانی بنزار یعنی کە دەرێم زمان بنزار و شێوەزارەکانە کە لە ناویش بکەن ئەو زمانانەیە کە نارێن پراوێز خراە بەڵام گرنگی پێ نەدرێ ئەوانە ئەگەر هەمووی کۆ بکرێتەوە وردە بخرێت و داخلی زمانە نیم چەستاندەرەکە بکرێت کە ئێمە دەیخوێنین لە قوتابخانەکان لە زانکۆیەکان زۆر گرینگە بە تایبەتیش تاکە ڕێگانە بەڵام یەکێک لە ڕێگایەکان بۆ چارەسەرکردنی ئەوە بەحس و راپۆرتی قوتابیانی بەشی کوردی ئەمە بەشی کوردیمان لە هەموو زانکۆکان لە شارەکان هەیە دەتوانە راپۆرتەکان هەریە دابەشی بکەن یەک بچی لەسەر ڕێگاکانی ناو ئەو شاخ و داخانە لەسەر گوڵ و گژ و جیا و ئەو بابەتانە یەکێک بچی لەسەر پیشەییەکان بیکە یەکێک لەسەر بنزار و شێوەزاری گوندەکان لادەیەکان ناوچەکان ئەوانە هەمووی خزمەت بە زمانی کوردی دەکا و دوایە بڵاو بکرێتەوە چونکە لە بیرمان نەچی زۆرجار خەڵک دەرێ ئەو شێوەزارە باش نییە یان ئەوە بۆچی قسەی پێ دەکرێن هەموو دیالێکتەکان کە ئەمە کۆمەڵک دیالێکتمانێت لە زمانی کوردی لە هەموو زمانەکانیش هەیە خزمەت بە زمانە سەرچیەکە دەکە کە زمانی کوردیە
کۆمەڵک دەستەواژیان هاواتیان هەیە بۆیە ئەگەر ئێستا کە زمانی کوردی لە یەک قاموسکۆ بکرێتەوە هەر وشەیەک دایان هاواتای هەیە ئەمە لێرە بە هەر شتێک بنمونە بەفر ئاو خواردن هەر شتێک کە باسی دەکەین لە ڕۆژهەڵات بە جۆرێکە لە باکوور لە ڕۆژئاوا و لێرەش بۆیە دەتوانین بۆ چارەسەرکردنی ئەو ئاستەنگانەی کە لە ڕێی نەک هەر بەس بۆ وەرژێڕ بەڵکو بۆ کەسێک کە توێژینەوە دەکە کە لێکۆڵینەوە دەکا لە بەشە زانستیەکان بێ یان لە بەشە مرۆڤایەتەکان بێ زۆر زۆر سوودی لێ دەبینین. باسی هاوواتات کرد لە یەک لە دەستگاکانی ڕاگەاندن چاوم بە پیاوێکی بە تەمەن کرد کە نووسەر بوو بەداخۆ ناویم بەبیینایەتن چکە 10 ساڵ پێش ئێستاە گەڕا بوو وەک تۆ تازە باست کرد بە گوند و شار و هەموو دایرێکتەکان داگەڕا بوو تەنیا بە وشەی خاکەناس یان ئێمە پێی دەڵێن پێمەڕا زۆر ناویتکی هەیە 23 هاواتای دۆزیبەوە ینی زمانی کوردی ئەوەنە دەوڵەمەندە وەک تۆ باست کرد بەڵام بەداخەوە کەسێک ناتوە هەموو ئەو هاواتانە کۆ بکاتەوە تا وەک خۆت باس کرد لە کاتی وەرجێران تۆ یەک لەوە هەواتانە بەکاربیینی یا لە کاتی توێژنەوەی زانستی لێکۆڵینەوەی زانستی کەسێک بگڕێتەوە بۆ ئەو سەرچاوەیە بۆ ئەوی ئەو هاواتانە بەکاربیینتن لە کاتی نووسین چونکە بەکارێنانی زۆر هاواتە وا دەکا کە نووسینەکەت دەوڵەمەندتر و قوڵتر بیت و کەسانی چکە دێن دەیخوێنەوە زیاتر چێژ لە خوێندنەوەی بابەتەکە وەربگرن. ئەو ئالەنگاری و ئاستەنگانەی کە بەردەم زمانی دایک چین لە ڕوئای تۆوە چی وای کردووە کە بە پاش بکەوێت چی وای کردووە کە بەو شێوەیە نەچێتە پێش کە ئێمە حەز و خولیامان هەیە لێی بڵێ بێگومان زمان هەرچەندە گەشە بکە هەرچەندە بەرەو پێش بچی هەر زیاتر پێویستی بە خزمەت هەیە جا بە تایبەتیش لە کوردستان لەبەرەوە ئێمە دەوڵەتمان هەیە ئەگەر دەوڵەتمان هەبی هەر شتێک ڕێو شوێن و ڕێچکەی خۆی دەگری و کاری لەسەر دەکرێت و مؤسسات تایبەت بخۆیە نیمچە بەڕێوەبەراتی خۆمان هەیە بنمونەوە حکوومەتی هەرێممان هەیە کار لەسەرەوانە دەکرێت بەڵام زۆر جار کێشە لابەلایەکان وا دەکا خەلکی کە تەرکیزی لەسەر ئەو بابەتە نەمینێ ئاستەگەکان چیە پێویستە لەناو خێزانە کوردیەکان بە کوردی قسە بکرێن هەتا ئەوانەی خەریکی بازرگانی لەگە وڵاتەکانی و منداڵەکان لە قوتابخانەی تایبەتی ڕەنگە زۆر فری ئەوە نەکەون بەڵام ئەوە لە پاشە ڕۆژدا زیان بە زمانی کوردی زیان بەو منداڵش دەگەینی کە ڕەنگە نەتوانی بە تەواوەتی لەگەر دۆست و برادەر و دەوروبەری خۆی قسەی پێ بکە و هەروە وەکو باسم کرد پێشتر لە قوتابخانەکان کە دوای خێزان کە خاڵی سەرەکی دەستپێکردنی فێربوونی زمانە ئەو منداڵەکە دێ یەکەم وشە و یەکەم دنیا بینی خۆی پێ دەردەبڕی دێ لە قوتابخانە بەشیت و لە قوتابخانە پێویستە گرنگی تایبەتی چۆن بە زمانی کوردی بدرێ بە مامۆستایەکە بدرێ و بەوانەکەش بدرێ پێویستە مامۆستایانی کوردی ئەوانەی زۆر باشن پاداش بکرێن ئەوانەی زۆر باش نینە دەورەیەکیان بۆ بکرێتەوە بۆ فێربوونی زمان گرنگی بدرێ پێویستە بەشە کوردیەکان کە ئێستا کە بە کەمترین نمرە وەردەگیرێن نمرەکان ئاستیان بەرز بکرێتەوە چۆن ئەو مامۆستایانە یان ئەو قوتابیانەی لەوێ تەخەڕوج دەکەن و دەردەچن لە شوێنی باش ئەوانەی باشن یعنی ڕێژەیەکدا بندرێ بۆ ئەو مامۆستایانەی کە پلەیەکی باشیان هەیە تەخەڕوج دەکەن لە زانکۆیەکان لە شوێنی باشدا بمەزرێن پاداشتی باشتریان هەبی لە چاو ئەوانەی کە هیچ نازانن یعنی بەس دەرچوون نییە و زانکۆ تەواو بکەی و بە پەنجا بێ دەرێ و هیچ نەزانی بیبێ مامۆستا یەک لە کێشەکان ئەوەیە هەموو خەڵک دەبتە مامۆستا هەموو خەڵک دەچی دەرس دەرێتەوە لە دنیادا وانە لە دنیادا خوێندنی مامۆستا 7 ساڵە لێرە تو بە 4 ساڵ دەچیت 4 ساڵەکەش زۆر جار حەکەزایی دەڕوا ینی زۆر شتی گرنگ فێر نابی زانستیانە نییە شە بە 2 ساڵ تەواو دەکاتون هەشا بە 2 ساڵ تەواو دەکات ئەوجا ئەوە دەبی لێکۆڵینەوە بکرێ ئەو شوێنانەی کە تایبەت ئیش لەسەر ئەو بوارە دەکەن دەبێت گرنگی بوانە بدەن مامۆستای کوردی مامۆستای هەڵبژاردە بن ئیلیتە بن چونە هەر شوێنێک گۆڕانکاری بەسەر ئەو پۆڵە بەسەر ئەو قوتابخانە دابینن بە تایبەتی دەگەڕێمەوە باشترین مامۆستایەکان بنێرنە قوتابخانە ئەهلیەکان چونکە لەوێ زمانە بیانیەکە زاڵترە زۆربەی دەرسەکان بە ئینگلیزیە یان بە ئەڵمانیان بە فەڕەنسیە دەبێت زمانی کوردی مامۆستایەکە زۆر کارامە بێ شارەزای فەرهەنگە کوردیەکان بێ تازە باسمان کرد فەرهەنگمان زۆرە لەسەر ئەو هاواتەوانە فەرهەنگ دانرای بەڵام بڵاو نەبوویتەوە پێویستە ئەو فەرهەنگانە بنێردرێت هەموو قوتابخانەکان بدرێتە هەموو زانکۆیەکان جوان تقریبا دەبەرگ بەس موکریان چاپی کردیا لە فەرهەنگی وە بەڵام بڵاو نەبوویتەوە بەو ڕێژەیە خەڵک یان ئەو کتێبانەی باشن
بخوێندرێنەوە جابواە گرنگترین شوێن قوتابخانە و زانکۆیە گرنگی زیاتر پێ بدرێ لەو ڕۆژانە یەکێک لەوانەی کە باسی زیانت کرد شتێک بڵاو بۆ نازانم چەند دروستە یان نا پۆلی 12 زمانی کوردی ئارەزومەندانە بێ ئەوە بۆچی وایە لە ئەڵمانیا ئەو بڕیارە بدا یان لە سوید یان ئێستا کە بنمونە لە سووریا دەرێ زمانی کوردی ئارەزومەندانێ لە بۆی زمانی خۆی نییە ئەو خۆیتی وا بڵێ چونکە هەیە حەزی لێنی عەرەبەیە یان سویدی یان ئەڵمانی نایخوێن بەس لە ناو کوردستان کە زمانی دایکە کە پەیوەستمان دەکاتەوە بە خاک و نیشتیمان هەموو سەرکردەکان لە ڕۆژی زمانی کوردی پایامیان هەیە گرنگی بە زمانی کوردی بدرێ زمانێکی گرینگە کەچی لەولایەوە دەرێ زمانێکی ئارەزومەندانەیە ئەوە بۆ دەچی سیاسی زۆری هەیە ئەگەر بیری لێ بکەینەوە یعنی زۆر خەتەریشە لەسەر خۆمان یعنی زۆر گرینگە ئەسڵەن لە ئەڵمانیا ئەتوو دەرەجەکەت یان بابرێن پلەکەت هەرچەند بێ بەڵام زمانی ئەڵمانی باش نەبێت هەموو شوێنێک وەرناگیرێ حەز دەکەی با لە کیمیا و فیزیا و بیرکاری ئەوانە هەموو سەد بێ زمانی ئەڵمانیت باش نەبی حسابێکی جیاواز دەبوو دەکەن بۆیە هیوادارم زمانی کوردی هەتا ئەگەر بە پۆلک قوتابیش باش نەبن لە زمانی کوردی باخوایان فێرکەن چۆن فێرە ئینگلیزی بوونە چۆن فێرە ئەڵمانی بوونە چۆن لە بیرکاری سەتی دەینی بۆ لە کوردی نازانی زمانی داچشتە ئەو ساڵانە ینی دەکاتە 18 ساڵ وە پۆلی شەش بە 18 ساڵ ئەتو نەتوانی لەناو ئەو خێزانە لەناو ئەو دەوروبەر و برادەر و دۆستانەی و سەر ڕای خوێندنە لە قوتابخانە لە زمانی کوردی باش نەبی ئەوە خەلەلە ئەوە خەوشە ئەوە ترسناکە پێویستە پێداچوونەوە بکرێ بەو بڕیارە ئەگەر درابی و هەروەها زمانی کوردی لە هیچ شوێنێک لە کوردستان نابێ ئارەزومەندانەبی ئەوە زمانی کوردیە زمانی دایکە زمانی مێژووە زمانی ئەدەبە زمانی فەرهەنگە کولتورە دابوونەریتە هەمومان بەوەوە شانازی دەکەین کەچی بیکەین ئارەزومەندانە ئەوە کارێکی باش نییە بەڕێی من هیوادارم پێداچوونەوەی پێدا بکرێن پێم وایە پێچوانەکەی ڕاستە ینی ببێتە شتێک کە ئیجباری بکرێ و قوتابی سوودی لێوەربگرێت لەبەرەوەی کە زمانی دایکە و نەتوانی نمرەی 100 لێبێنی دەکاوە خۆت گوتت خۆشە دەکات کێشەیەکەیە لە بێگومان ڕەنگە هەموو کەسیش نەتوانێت ئەو قابلیەتەی نەبی سەد بینی بەڵام دەبی فێربی دەبی زۆر جددیبی کار لەسەر ئەو زمانی بکات چونکە تو هەر شتێک کردە ئارەزومەندانە کابرا نایخوێنی ئارەزومەندانە بی بۆ خۆماندی بکەم بەڵام ئەوە زمانی دایکە تو چۆن زمان دەپارێزی ئەوە پەیوەندی بە قوتابیەکە نییە چکە قوتابی حەزی لێ هەموو دەرسەکان ئارەزومەندانە بی بەڵام ئەوە پەیوەندی بە وەزارەت و بە حکوومەت و بە هەموو ئەو شوێنانە هەیە کە بەرپرسیارن بەرامبەر پاراستنی ئەو زمانەی کە لێرە فەرمیە ئێمە زمانەکوانەیە بە تایبەتی ئێمەی نووسەران ئەو هەموو ساڵە ئەو هەموو کاتە لەناو ئەو زمانە ئیش دەکەی بەشەکی بۆ خزمەتکردنی زمانە بۆ دروستکردنی وشەی نوێیە باسی وەشتە کە زمان چۆن گەشە دەکات بێگومان زمان ساڵ بە ساڵ 10 ساڵ جارێک وشەی نوێ دێتە ناوێت دەبێت تو لەگەری بڕۆی ئەویش چۆن بە پشتگیریکردنی ئەدەبیاتە بە پشتگیریکردنی کللتورە ئەگەر تو پشتگیری لە نووسەران و هونەرمەندان و ئەو کەسانە نەکەی کە لەو بوارە کار دەکەن زمان چۆن گەشە دەکات بە نووسین و پێویستە ئەو کتێبانەی کە گرینگن بە زمانێکی پارا و نووسرانە بە کوردیەکی ڕەسەن و ڕەوان نووسرانە بابەتەکی گرنگیانەیە بخرێنە ناو خوێندن بێن لە پۆلەکان مامۆستایەکان لە دوای پۆلیدەوە گفتوگۆی لەسەر بکرێت لە نێوان قوتابیەکان لە وڵاتانی دەرەوە ساڵانە چەند ڕۆمانێک گفتوگۆی لەسەر دەکرێت ڕۆمانی وڵاتی خۆیان بێگومان بەڵام تا ئێستا من نەمبینیە نەمزانیە لە یەک لە ئامادەیەکان گفتوگۆ لەسەر چیرۆکێک لەسەر ڕۆمانێک لەسەر ڕەنگە لە ئەدەبیاتی خۆیان باس بکەن لابەلا ئەو فڵانە شاعرمانەیە ئەو شعرەکان لەبەردەکەن و ئانە بەڵام نەبوویتە جێی گفتوگۆ ئایا ناڵی ئەو شعرەی نووسە تەبعی شەکرباری من کوردی ئەگەر ئینشا دەکا هەر کەسێ نادان نەبی خۆی تاڵبی معنا دەکا ئەوە چی ئەوەی بۆ نووسە ینی هەموو هەتا مەلای جزیری کە دەرێ وڵا شارەکەم ڕۆی لەوە شارێکی هەیە کە شانازی بە کوردستانی خۆی کوردستانی بوونی خۆی دەکاتن شارێکی بەو شێوەیە بەڵێ گولی باغی ئیرەمی بۆتانم شەبچراغی شەبی کوردستانم وەرە بە ڕۆژێک دابنێن دەرسێک دابنێ مامۆستای کوردی مەلای جزیری چەند سەد ساڵ پێش ئێستا ئەو شانازیە چییە دەکا هۆکار چییە هۆکارەکەی داگیرکردنە هۆکارەکەی نەبوونی ناسنامەیە هۆکارەکەی پاراستنی کوردیە لە بووکانەوە خانەی قوبادی لە ساڵی 1970ەکان دەرێ ڕاستە خەڵک فارسی خۆش دەوێت بە فارسی دەنووسی بە زمانی من کوردیم شانازی بە کوردی دەکەم کوردی شیرینترە ئەوانە هەموو دەی بکرێنە جێگای گفتوگۆ بۆ ئەوەی قوتابیەکان
لە گرنگی و لە ئەو خۆشەویستیە بەرامبەر بە زمان و نەتەوەکەت هەیە چییە لە کۆنەوە چونکە ئەگەر گرنگی بە زمان نەدرێت تازە باست کرد کێشەکان چێلۆ دروست دەبی دابڕان دروست دەبێت لە مێژوو لە کولتور لە دابوونەریت چۆن مێژووی باب و باپیرانت دەزانێ وانە چۆن ئەدەبیاتی خۆت دەخوێنیەوە چۆن ئەو شعرانەی نووسرایە دەیخوێنیەوە هەموو ئەوانە پەیوەستە بە خزمەتکردن و پاراستنی زمانی کوردی دەست خۆشبی مامۆستا ڕاستی کاتی بەرنامەکەمان بەرەو کۆتا دەچێت زۆر بابەتی زۆرمان هەیە ڕاستی لە بابەتی زمان کە باسی بکەین بە حەز دەکەم دوا پەیامت وەربگرم بەڵام پێشەوەی بچم باسی دوا پەیامت بکەم ڕاستی من وەک خۆم لە ئادایی ئەو دام و دەستگایانەی کە لە دەرەوەی حکوومەتن ڕازی نیمە نازانم تا چەند تۆ لە ناو نووسین و ئەدەبی تا چەند تۆش ڕازی تا ئێستا بینیوتە کە دام و دەستگایەکی دەرەوەی حکوومەت پژری لە نووسەرێک بکە لە بڵاوکردنەوەی ڕۆمانێکی بکە وەک خۆت باست کرد دانیشتنێک مناقەشەیەک بۆ بابەتەی بکە کە خۆمان دەزانین ڕاستی ئەوەی کوردستانمان هەیە ئینستیتیوتی نووسرانی کوردستان بەڵام هەسناکەی کارەکەیان زۆر تاکەم نەگەشتە و ئاستە چکە پێویستیان بە دەستگرتنە بێگومان ئەوە تەوەرێکی گرینگە تەوەرێکە ینی گفتوگۆ زۆر هەڵدەگری دووسێ لایەنی لێ دەبتەوە ئەو لایەنەی کە باس کرد ئەو ڕێکخرا و سندیکا و یەکێتیانەی کە هەنە پشگیری لەو بارانە دەکەن ئەوە لە ڕووی مادی و لە ڕووی سیاسیەوە زۆر پشگیری ناکەن بەڕاستی وەکو پێویست کە کۆمەڵێک نووسەریان کۆمەڵێک ئەدیبیان کۆمەڵێک هونەرمەند لەو شوێنانە کار دەکەن و خەرچیەوە دەبن و بێن کتێبەکانیان بە جوانترین شێوەسە چاپ بکەن و بە زۆرترین ڕێژە تێدا بڵاو بکەنەوە بۆی هەموو قوتابی و ئەوکان خوێندکار یاخود ئەوانەی کە حەز و ئارەزویان لە خوێندنەوە هەیە چونکە خوێندنەوە یەکەکە لە هۆکارە سەرچیەکان بۆ بەهێزکردنی زمان بۆ باشتر فێربوون بۆ هەموو ئەو واتایانەی بۆ سەقامگیری ناسنامە و کەسایەتی خۆت زمانە و هەروەها گرنگیدان بە شانۆ پێویستە شانۆ خەڵک ینی لە خێزانەوە تا دەگاتە بەڕێوبەرایەتی و شوێنە گشتیەکان و قوتابخانەکان سەردانی شانۆ بکەن سەردانی ئەو فیلمانە بکەن کە گونجاوە بە زمانی کوردی بی بۆ ئەوەی زیاتر ئەو پەیوەندیە دروست بێت کە لە نێوانی کۆمەلگاکەماندا هەیە لە ڕێگای فیلمە لە ڕێگای شانۆیە لە ڕێگای کتێبە لە ڕێگای هەموو ئەو مناسەبانەیە ئەو بۆنانەیە کە دروست دەکرێتن خەڵک پێویستە بەشداری بکە بۆ بەهێزکردنی بەتایبەتی منداڵەکانیان بن وەکو پشتگیری چ لە ڕووی سیاسی و دام دەستگای حکوومەتەوە چ لە ڕێی بینە سەر ئەوەی دەوڵەمەندەکانمان زۆر جار لە وڵاتان دەوڵەمەندە نیشتیمانیەکان بەتەنێ هاوکار نابن لە خزمەتکردنی ژێرخانی ئابووری بەڵکو لە سەرخانی ئابووریش کە لایەنە فەرهەنگی و کللتوریەکە دەگرێتەوە پێویستە جگە لە حکوومەت کۆمەڵە خەڵکێکمان هەیە کە لە بەهۆی ئەو سەقامگیری و ئەو وڵاتە و سەرۆت و سامانەی لێرە هەیە و ماندیبوونی خۆشیان توانیتیان سامانێکی باش پێ بکەن و هیوادارم سەرکەوتوو بن و پارێزراو بن بەڵام پێویستە پشتگیری لە لایەنە کللتوریەکە بکەن بۆ ئەوەی بەیانی کارمەندێکی باشیان بۆ دروستبی لە ڕێگای زمانەوە بێگومان ئەتو زمانێکی باش دەبی کللتورێکی باش دەبیتن و هەروە ئەدەبیاتێکی بەهێزت دەبی ئەوانە هەمووی وا دەکەم ئەندازیارێکی باش دکتۆرێکی باش کارمەندێکی باش کە هەمووی خزمەتی ئەو بارانە دەکات بۆیە پێویستە ئەوانش بۆەوەی ئەو دەورانە بەردەوام بی پشتگیری لەو شوێنانە بکەن کە یەکێتیەکانە لە نووسەرەکانە لە هونەرمەندەکانە لە هەموو ئەو بارانە ینی ئەو پسڕانە لا ببرێ ئەو یەکێتیە دروست بتەوە لە ناوەخۆیان ینی زۆربەی دەوڵەمەندەکان ئاشنانین بە کتێب ئاشنانین بە لەوحەیەکی شێوەکاری بە شانوەیەک بە سینەمایەک نابینی لەو شوێنانە کەسیان نابین و لایەنە کولتوریەکان زۆر کەم ینی جگە لەو بەرپرسانەی کە لەو شوێنانە کار دەکەن و بەشدار دەبنەوە بەڵام ئەگەر دەوڵەمەندێک نابینی لەو شوێنانە ئیلا ئەگەر داوەتەکی زۆر تایبەتی بکەیت ئەگەرنا ئەوانە هەمووی پێویستیە ئەوان پشتگیری بکەن بۆ ئەوەی نووسران و هونەرمەندان و هەموو ئەو کەسانەی لە بوارەکانی ئیش دەکەن بتوانن زیاتر خزمەت بکەن خزمەتی ئەو زمانش بکەن کە ئێمە هەموو شاناسی پێوە دەکەین سپاسی ئامادەبوونت دەکەم مامۆستا باهۆس ڕاستی بابەتەکەمان زۆر لە خۆ دەگرێ بۆیە دەتوانین بڵێن بە بەرنامەیەک ناتوانین هەموو بابەتەکە باز بکەین و هەموو لایەنەکانی و بابەتش باز بکەین زۆر تاکەم باسی زۆر بابەتمان کرد
دووبارە سوپاسی ئامادەبوون دەکەم زۆر بەخێبی بە بەرنمەکەم. زۆر سپاس لۆ ئێوەی بەڕێز لۆ تەلەڤیزیۆنەکەتان هیوادارم سەرکەوتوو بن و گرنگی تایبەتی بە زمانی کوردی بدەن ئەوجا لە ڕێی بتوانن لەگەر بەڕێوەری قوتابخانەکان یان بەڕێوبەرایەتیەکان و هەروە بەڕێوبەری پەروەردەکان بهێنن بۆ ئەو گفتوگۆیە بۆ ئەوی زیاتر گرنگی بەو بوارە بدرێ چونکە یەکێک لە بنەما سەرەکیەکانی کۆمەڵگەی کوردی زمانی کوردیە. هەر بەخێر دەست خۆشبی چاوە دەکەمە بینەرانی ڕوانگەی پەروەردەیی و تەلەڤیزۆنی پەروەردەیی هەولێر تا بەرنمەیەشتر بەخێر بەجێتان دێهەڵم بابەتی ئەوڕۆمان بابەتێکی زۆر دەتوانم بڵێم زانیاری هەڵگر بوو تا باسی بکەین بە کۆتانایەتن سپاس بۆ مانەوەتان بەرامبەر شاشە جوانەکەی تەلەڤیزۆنی پەروەردەیی هەولێر زۆر سپاس.